بەیان باش ئەزیزم زۆر سپاس بۆ ئەم پرسیارەکەت زۆر گرنگە و پێویستە لەم کاتەیە. ئێمە گشتمانە زانین کەوا کات قوتابخانە ئامادەی بۆ ئەوەی منداڵەکان بێنەوە بەرەو قوتابخانە ساڵ تازە دەستی پێ بکە. لە پێش هەموو شتێکە ئێمە ئەزانین ئێستا سیستەمێک دروست بۆ لە ناو ماڵەکان کەوا دایک و باوک لەگەڵ منداڵەکانە تا 3 و 4 بەیانی ناخەون. ئەوەش زۆر تەسیرێکی گەورە و سلبی هەیە لەسەر مێشک و هەست و دەرونی ئەو منداڵە، بێ لەوەش دایکەکە خۆی کە بەیانیان چاوەکاتەوە بێهێزە، تااقەتی نییە، ناتوانێت هیچ ئامادەیەک دابین کا بۆ ئەو منداڵانە. لەبەرەوە زۆر بە پێویستی ئەزانم لەم کاتە لە ئیستاوە دەستی پێ بکەن، بەر لەوەی دەوام دەستی پێ بکە، بە لەوەی منداڵ بڵێن سبەی دێ بۆ قوتابخانە. نە، ئێستا ئێمە تەقریبەن 2 حەوتە زیاترمان ماوە بۆ ئەوی منداڵەکانمان بێن بەرەو قوتابخانە. ضروریە لە ئیستاوە دایک دەستی پێ بکە بە نیزامێک و سیستمێکی تازە. ئەو سیستەمە چی ئەڵێ؟ ئەو سیستەمە ئەڵێ لە ئیستاوە من منداڵم سەعات 2 شەوەی خوێنم، نە، با 1 شەو بخەوێ سەعات 2 هەڵێسێنم. ڕۆژ دوایین سەعات تقریبەن 11 شەوەی خوێنم 8 هەڵێسێنم. 2-3 ڕۆژ لەسەر یەکتری بۆ شێوازە بەر لەوەی هەڵسێ، وای لێ دێ کە ئەو ڕۆژەی ئەو دێ بۆ قوتابخانە، ئەو فێر بۆ سیستەمەکەی گۆڕان سەعات 10 خوێنم سەعات 7 هەڵێسێنم و خۆمش لە عینی کات هەڵەسم لەگەڵیا. نابێ ئەو منداڵە ئەو ئەحساسی بدەمبێکەوە عقوبەیە بۆ یە لە قوتابخانە دەستی پێکرد دەبێت زوو بخەوی، کە تو ئەحساسێکت داپێکەوە عقوبەی ئەدەی خۆشەویستی بەرامبەر ئەو قوتابخانە دا ئەبەزێ. یعنی وای لێ دێ مێشکی تەسەور کاکەوە حالەیەکی نەفسی دروستە بێ لای کەوا خەوتنی مرتبطە بەو قوتابخانە ئەبێ زوو بخەوێ عقوبەیەکە بۆی. بەڵام ئەگەر من لە بیدایەوە فێر سیستەمێکی کەم بەر لە قوتابخانە بە حوتەیە 2 حوتە ئەو منداڵە وای لێ دێ ئتر خۆی نەفسیەن ئامادە ئەبێ بۆ ئەوەی بەیانیان زوو هەڵسێ و مستعد بێ بۆ قوتابخانە. خۆتۆ مامۆستایەک تاچون ئەبینی کە لە ناوەندەکانی خوێندندا لە پۆلەکاندا دایک و باوک ڕەچاوی ئەویان کردووە کە منداڵەکەیان بە چاوێکی خاڵدوو و بەیانی ڕوو لە پۆلەکان نەکات. هەندێک جارێ تا دەرزی 3 و 4میش منداڵەکە لە سەرەتاوە تا کۆتای هەر باوێشکەیە تا چونێ دیقەتی ئەو یاخ سەرنجی ئەو واوکە دایک و باوک بە بایەخ بەخەوتنی منداڵ بدەن. خۆی ناڵم بێت بە قوربان، ئەگەر ئەمە بێتە سەر ڕادەی ڕاستی هەمووی لای دایکەکەیە. دایکەکە ئەگەر سیستەمێکی تایبەت دانا بۆ ماڵەوە کە هەڵسا بەیانیان بزانێت چۆن بە شێوازێک ئەو منداڵە هەڵسێنێ، یعنی چۆن ئەڵێن تەدریجیەن لەسەر خۆی بە شێوازێکی جوان هەڵی سێنێ، بە شێوازێکی جوان ئامادەی کانال بەیانی بۆ حازرکە، ئەتوانێت نەختێک سپۆرت یعنی لە ماڵەوە خۆی و منداڵەکە تۆزێک هەر بەگاڵتە لە ناو جێەکە تۆزێک بیجوولێنێتەوە، یعنی بعد شتێک بکرد بتوانێت ئەو منداڵەت چاوی بکاتەوە مێشکی بکەوێتەوە عیش. بە شتێکی زۆر پێویستیە دیرم نان بەیانیان، یعنی منداڵمان ئیستا فێر بووە بە عام نان بەیانیان ناخۆن. خۆی زۆر پێویستە نان بەیانیان ئەگەر کو پێشیرش پێ قەیناکە بابی خوا منداڵە بۆ ئەوەی نەختێک تاقی بدرێتێ نەخێ مێشکی بێکەوێتەوە عیش ئەو کاتێک کە بوو من ئێمە بیبەستینەوە بەخەوەکەوە کاتێک دایک و باوکش لەگەڵ منداڵەکەش داخەوێکی دروست ناکەن بەیانیان درەنگە لەستن یا فریای قوتابخانەکە ناکەون یاخۆ فریای پاس و تەکسی و ئۆتۆمبیلە ناکەون کە منداڵەکەیان نەگەێنن. دوجار منداڵەکەیان بەسکێکی برسیوە بۆ قوتابخانە دەنێرن. تا چۆنێک گرینگە لێرە دایک و باوک سەرنجی ئەوە بدەن بایەخ بۆ بدەن کە منداڵەکانیان هیچ نەبێشتێکی بەسیتیش بێشتێکی بچووکیش بێبی خۆن بۆ ئەوەی لە پۆلەکەدا ئەوەنی مشکی لای گەدەیەتی مشکی لای وانەکەی بێت. خۆی بە قوربان بەڕێز نەموت پێت زۆر گرنگە دایک لە پێش هەموو شتێکە خۆی دەرونی خۆی ئامادە بکە بل لە منداڵەکە، کە دایکەکە خۆی دەرونی خۆی ئامادە کردبوو لە هەموو شێوازێک بە تەکیدی تەسیری مباشرە بێ لەسەر ئەو منداڵە. منداڵەکە کە پێتەڵێم زۆر بە پێویستە دایک نظامێکی تایبەت سیستمێکی دانا بۆ منداڵی کات دەوام لە سەعات چەند بخەون سەعات چەند هەڵسن پاش ئەوە چی حازر کا بۆی، یعنی تو ئەتوانی هەر بە شێوازی وازی ئەو منداڵەوە لێ بکەی خۆی حەزی لە نانەکەی بەیانی بێ، خۆی حەزی لێ بێ کەوام خۆی هەڵسێک چێ بۆ قوتابخانە.
یعنی لەگەڵ ئەوەی کەوا نظام خەوتنی بۆ دابنا بە تەکیدی وەجبەیەکی بەسیط توشی بۆ ئامادەکە بەیانیان یاخۆ ئەگەر لە ماڵەوەش نەی خوارد ئێستا هەموو ناو یعنی زۆر جوانە ئەتوانێت حەزی لە چیە و منداڵە بۆی بکاتە ناو بۆکسێکەوە بۆی دانا ئامادەیکە بیکاتە ناوین کە ئەگەر لە مەکتەب خواردن نەبێت مەکتەب وا هەیە خواردنی تایە مامۆستاکان خۆیان متابعی ئەو تشتاکەن بەڵام ئەو قوتابخانێکەوە ئەزانێ خواردنیتیانێ دایکەکە توانێت گەر منداڵەکەش بۆ بەیانێنەی خوارد چ شتێکی بەسیطی بۆ ئامادەکە بیکاتە ناو حەقیبەی مەدرسێکەوەی لەگەڵە بینێرێ. زۆر باشە مامۆستا ئەمە تا ئەم دەقە بوو کە دایک و باوک منداڵەکەیان دەگەێننە خوێندنگە لە دوای ئەمە کاتێک منداڵەکەیەتەوە پێویستە دایک و باوک چی بکات دیسانەوە تۆ ڕۆژێکی تری لە بەردەما بۆ ئەوی منداڵەکەت ئامادە بکەی بۆ ڕۆژێکی نوێی خوێندن کەس بینەیە کاتێ منداڵێتەوە گرنگە دایک و باوک چی بکە هەندێک جار منداڵەکەیەتەوە دوو کاتژمێر دوای ئەوە سێ کاتژمێر دوای ئەوە دایکی خواردنێک ئامادە دەکات منداڵەکە خەوی لەکەوێ خەوی نێوڕانی لێکەوە دوای شێشتا درنگانێک خەوی لێ ناکەوێتەوە ئەمانە چین کە پێویستە لە کاتی گەڕانەوەی خوێندکار لە خوێندنگە دایک و باوک بکەن. بەڕێز جارێ منداڵکرە ناو قوتابخانەکە خۆی بەلەوە ئەبێ ئێمە شێوازێکی بۆ دروستکەین ئەوە شکوێتە یارمەتی زۆر گرنگە مابێن مامۆستایان و ماڵەوە جارێ لە ناو قوتابخانەکە ئەو منداڵە ئەبێ لە شێوازێ بێ لە نەفسیەتێکی مرتاح بێ ناو ئەو قوتابخانە علاقەیە دروست بێ لە بێن ماخۆی و مامۆستاکان کە بگەڕێتەوە بۆ ماڵ ئەو منداڵە دەرونی نۆرمەڵ بێت طبیعی بێ هیچ کێشەیەکی نەفسی نەبێت بەس ئەگەر هاتەوە بۆ ماڵ دایکەکە ئەبێ دیقەت ئەو تشتانەدا ئەلێرە دەور دایک دێتە پێشەوە باوک شرت نییە بەس دایکەکە هەردوو لە دایک و باوکە بێ یارمەتی یەکتری بدەن بۆ ئەو منداڵە ئەبێ دیقەتدا دایک ئەو منداڵە تا چەند ڕادەیەک مەتەن نەفسیەتی جلوبەرگی وەزعی بە نۆرمەڵی هاتوۆتەوە بۆ ماڵ یاخۆ توش کێشەیەک هاتووە لە قوتابخانە ئەگەر توش کێشەیەک هاتە ئەتوانێت گوێری ڕابگرێ بزانێ ئەو کێشەیە بەهۆی چیەوە تووشی هاتووە لەگەڵ کێیایە پەیوەندی بە مامۆستاکان کات محاولە بکات چارەسەری بکە بەڵام ئەگەر دی نۆرمەڵی طبیعی بوو هیچ کێشەیەکی نەبوو وەزعی ئاسایی بوو لەو کاتە ئەبێ متابعیکە لەلایەنی یەکەم جلوبەرگی خواردنی واجب مەدرسی لە ماڵەوە چی دراوە پێ بۆ ماڵەوە سەیریکە پاش ئەوە یارمەتی بدا نەخەوێت جارێ یەکسەر نەخەوێت با ڕێستی وەرگری قەینا تۆزی سراحەتێ بکە پاڵکەوێ سراحەتێ بکە دانشێ لەگەڵە گفتوگۆیەک بکە بەحس ڕۆژانە بکەن بەحس شتێک بکە ئەو منداڵە خۆی دڵی پێ خۆشە بێ پاش ئەوە ئەتوانێت اینجا سعاتێ سعاتونی ڕێستی بداتێ بەڵام نە بەو شێوازێکەوە وازی لێبێنێ مەتەرەن لە سعاتێکەوە منداڵەکە دێتەوە تا 4 و 5 عەسر بخەوێ کە 5 هەڵسا بە تەکیدی شەو خەوی لێ ناکەوێ ناتوانێت بخەوێ ناتوانێت ئامادە بێ بۆ ڕۆژی دوایین بەڵام سعاتێ سعاتونی ڕێستی بداتێ بە یاریەک بزانە حەزی لە چیە خۆی ئەو منداڵە بیخافێنێ یاخۆ خۆی دانیشێ لەگەڵا هەنێک گفتوگۆ بکەن شتێک بکەنکەوە هەردووکیان حەزیان لێ بێ منداڵەکەش بێن مرتاح بێ نەفسیەن لاشەی ئەوها هیلاکێتی قوتابخانەکەی لێ دەرەچێ لە عینی کاتش کاتێکی زۆری نەداتێ بخەوێ بە شێوازێک ڕۆژ دوای نەتوانێت هەڵسێتەوە بۆ قوتابخانە. زۆر باشە مامۆستا ئێمە بابووینەوە لەسەر قۆناغی سەرەتایی ئەمێنینەوە تا چنە گرینگە دایک و باوک کاتێک منداڵەکانیان دەگەڕێتەوە لێیان بپرسن کە ڕۆژەکەیان چۆن بەڕێ کردووە ئایا هیچ شتێک هیچ کەسێک لە قوتابخانە بێزاری کردوون ئایا چی شتێک لە خوێندنگا لە قوتابخانە ئەمانی دڵخۆش کردووە گرینگە ئەمانە بپرسێت بۆی دەرونی منداڵەکە ئاسوودە دەبێت بۆ ڕۆژی دواتری قوتابخانە قوربانی من وتم پێت یعنی لە پرسیار کەی دیکەوتم زۆر گرنگە دایک گفتوگۆ بکە لەگەڵ منداڵی کە هاتەوە گفتوگۆکە لە بەس لەسەر حالەی سلبی نابێ لەسەر حالات الإيجابية والحالات السلبية کەوا ڕۆدا لە ناو پۆلەکە بەعس حالاتی ئیجابی ڕۆدا مەسەل منداڵەکە دەلە دەدێنێ مامۆستا هەڵێسێنێت چەپڕی بۆکتن یاخۆ شتێکی پێبەخشێنێ وەکو دیارەکی بیچوک یاخۆ مەسەلەن ڕسمیەخەنە ناو لەوحەی تەشریفات ئەبێ ئەو تشتانە دایک گشتی بیزانێ و بەردەوام بپرسی لە منداڵەکەی و بێنێتێ قۆناغێ پێش زیاتر بەڵام ئەگەر زانی ئەو منداڵە کێشەی هەیە یاخۆ ئەو منداڵە شتێک هەیە دەرونینە ئیسراحەتەکە لەم کاتە بێ بە زووترین کات پەیوەندی بە مامۆستا بکە بە ئیدارەی قوتابخانەکە بکە
بۆی بزانێ ئەو منداڵە لە چی بێزارە. ئێمە دائیمەن ئەڵێن ماڵ بەتەینا هیچی پێ ناکرێ و قوتابخانە هیچی پێ ناکرێ بەتەینا، بۆ ئەوەی ئێمە بتوانین منداڵێکی طبیعی دروستکەین لەم مجتەمع سوودی هەبێ، بۆ ئەم ملەتە سوودی هەبێ، بۆ ئەم نیشتیمانە ئەبێ قوتابخانە و ماڵەوە و دایک و باوک زۆر هاوکاری یەکتری بن، زۆر پێویستە هاوکاری یەکتری بن و ئاگادار دەروری منداڵەکان بن بە هەردوولا، هەم بە مەکتەبەوە و ئیدارەی قوتابخانەکە و مامۆستایان و هەم بە ماڵەوە. زۆر باشە. مامۆستا لە قسەکانی پێشودا باسی واجبی ماڵەوەت کرد، باسی ئەرکی ماڵەوەت کرد، بەڵام نەمەوە زیاتر جەختی لەسەرکەینەوە. هەندێک جار دایک و باوک ئاگیان لەوە نییە منداڵەکەیان ئەرکی ماڵەوەی هەیە لە قوتابخانەی هیچی پێدراوە یاخۆت بۆ مامۆستا بیرکاریە لای هەندێک ژمارەم بۆ بنووسنەوە هەموو ئەرکی ماڵەوە لەم چوارچێوەیەدا کۆکرێتەوە. تا چنە گرنگە ئەوانانی کە لە قوتابخانەی دەیخوێنن منداڵ بێت لە ماڵەوە مراجعی بکاتەوە، بەسەریا بچێتەوە جیاواز دەوانەی یاخود ئەو ئەرکەی ئەو واجبەی کە لە خوێندرگە مامۆستا پێداوە. قوربانی خۆی ئیستا سیستەم عالەمی لەسەر شتێک کە دروست بووە هاتوونەکە پێشەوە تا ڕادێک کەوا تا بتوانی ئەرکی ماڵەوە کەمەوەکەیت لەسەر قوتابخان و خوێنەوە. بۆچی لەبەر ئەوەی چەنێ ئەرکی زۆر بێ لە ماڵەوە ئەو منداڵە توش یعنی چۆنەڵێن پێ خۆمان تەشەتت ذهنی، یعنی نامانێت ئێمە منداڵمان توش ئەو کارە ساتە بێ. بۆیە نظام ئیستا سیستەم ئیستاهین خوێن لە هەموو جیهانە کەوا ئەرکی ماڵەوە کەمیانەوە کردو. جاران سێر دەکرد مامۆستا یعنی لە کاتی ئێمە کە تەلەبە بووین ئەیانوت سێجا ئەو عینەن مادە بین ئەو بابەتە سێجا بینوسەوە، ئەو بابەتە 4 جابی. ئێستا نە، ئەرکەکە زۆر کەمەوە بووە، بە پێویستە ئەزانم و زۆرش بە پێویستەکەوا دایک هەموو ڕۆژێت پاشەوەی منداڵەکەی کاتێکی ڕێستی وەرگرت بێنێ سێری کاسێر بزانێت چی بابەتێکی وەرگرتو، ئەو بابەتانە گەیشتۆتە چی لە چی مەرحەلەیەکە چی پێویستە دووبارەی کاتەوە بۆی لە ماڵەوە و چیش دراوە پێی لەو بابەتە بینوسێتەوە جارێ دیکە یاخۆ ئامۆژگاریەکی بکە لەو بابەتە یاخۆ ئەگەر بزانێت ئەو منداڵە تا چی ڕادەیەک تێگەیشتووی لەو بابەتە وەرگرتووە بۆ ئەگەر کێشەیەکی هەبێت دووبارەی کاتەوە لە عینی کاتش متابعی ئەرکی ڕۆژانەی بکە. زۆر باشە. مامۆستا کاتێک منداڵەکە لە ماڵەوەیە یاخود بڵێن کاتی پشووی منداڵەکەی کە لەگەڵ خێزانەکەی دادا دەنیشێ هەندێک جار هەندێک گفتوگۆ لە پێش منداڵەکەدا دەکرێت کە شیاو نییە، هەندێک جار کێشە و مەشاکل لە نێوان دایک و باوکەکەی ڕوەدات، هەندێک جار باس لە بابەتی مادیەکرێ، هەندێک جار باس لە خوێندنی منداڵەکە کرێت کە چەنە قورسە لەسەر ئەستۆی دایک و باوک. ئەمانە هەمویان بۆ خۆیان کاریگەریانێ لەسەر دەرونی منداڵ تا چنە گرنگ کە دایک و باوک ئەم مناقەشانە ئەم گفتوگویانە لە پێشاوی منداڵەکەیان دانەکە بۆەوەی قوتابخانەکەی لەلا خۆشەویست بێت لە ڕقی لە قوتابخانەکەی هەڵنەستێت هەست نەکاکەم ئەرکێکە بەسەر دایک و باوک و هەروەها کۆمەڵگەشەوە. قوربانی خۆی ئێمە لە هەوڵەوە بێت اتفاقکەینکەوا منداڵ ئامانەتێکە خوددا بەخشوێتی بەو ماڵە. دایک و باوک گرنگی لەوەیەکەوە تەعاملیان لەگەڵ ئەو منداڵە چۆن پێ بڵم بە شێوازێک ئینسان متەکامل تو نابێ بڵێ وەڵاهی یەڵە یەڵە قەینەکەەوە منداڵە هیچ تێ ناگا با من چیم هەیە لە ئەو چی گفتوگۆیەک چی کێشێک هەیە لە بەرچاو ئەو منداڵ ئیستا هەمووی وریایە، منداڵ ئیستا هەمووی مێشکی شێوازێ دیکەیە. باوڕت بێ ئیستا یعنی منداڵ هەیە لە پۆلی یەکی ابتیدائیە کە سیرێکی کە قساکە و گفتوگۆ کە لەگەڵە باوڕت بێ زۆر 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 وریایە، زۆر تێگەیشتووە، زۆر لە ژیان تێ ئەگا، زۆرش کێشان ڕۆژانە تەسیری زۆر مباشەیە لەسەر دەروری ئەو منداڵە. بۆیە بە پێویست ێزانم دایک و باوک بە تەکیدی هەموو ماڵێک هەموو عائلەیەک باوی خۆی کێشەی هەیە، باوی خۆی احتیمال توش ناڕاحەتیەک دێ بە گرنگ ێزانم لە بەرچاو ئەو منداڵە زۆر بەحس نەکەم، بەڵام لە عینی کاتش کە کێشەیەک هەبوو خۆشە ئەو منداڵە تێبگا قەیناکە بەس بە شێوازێک تێگەێنم نایخەمە سەر ئەرک ئەو ناڵم تۆ سەبەبێکی بۆ ئەم کێشەیە یاخۆ ئەرک ئەم کێشەی ئەکەوێتە سەر ئەو منداڵە ئەحساسێکی نادەمێکەوە مەثلەن ئەو منداڵە قورسایەک هەبێ لەسەر نەفسیەتی یاخۆ لەسەر مێشکی بەسایی ئەو کێشانەی کەوا لە ماڵەوە دروست دەبێ یاخۆ ئەو گفتوگویانەی لەبێن دایک و باوک یاخۆ لەبێت ئەندامێکی دیکە لەناو ئەو عائیلەیە دروست دەبێت.
زۆر زەروریە منداڵمان بە شێوازێک بەخێوکەین کەوا بیر و باوەڕی بەخۆی بەرز بێ کەوا لە پێش هەموو شتێکە عاتفیەن دڵی متأكد بێکەوە ئەو ئینسانێکی مەرغوبە لە لامان کەوا زۆر عەزیزە لامان کەوا زۆر گرنگە لە ژیانمان وجود ئەو منداڵە شتێکمان ئەداتێ دافعێک بۆ ژیان بچینە پێشەوە منداڵ دائیمەن ئشباع العاطفی با بەو شێوازە بیڵێم زۆر گرنگە لە ژیانی ئەگەر تو ئەو منداڵە هەستی خۆشەویستیت نەدات پێی باوەڕت بێ ئەو منداڵە ئەگەر بتوانێت لە خوێنی ناجح بێ لە ژوورەوە دائیمەن کێشەیەکی هەیە کە گەورەش ئەبێ ئەو سوودەی نابێ نە بۆ خۆی و نە بۆ نەتەوەی و نە بۆ نیشتیمانەکەی هەر لەسەر ئەرکی دایک و باوک مامۆستام من بیرمە لە سەردەمی کۆندا کاتێک من لە قوتابخانە بووم هەموو هەفتە جارێک دایک و باوکم هاتن لە قوتابخانە سەرداری مامۆستاکانیانە کرد ئەیانزانی کە من لە پۆلەکەدا چۆنم تا چۆنێ ئاسی زیرەکیم پێشکەوتووە تا چۆنێ عاقڵم ئەم بابەتانە بەڵام لە ئێستەیە وەکو لە خوشکبراکانیشمانە ئەیبینین کە ئەم شتە تۆزێک کەم بۆتەوە تا بەدەگمەنتر وەکو لە جاران سەرنج ئەدرێت ئەمە تا چونێک سوودی ئەبێت کە دایک و باوک پەیوەندیان لەگەڵ مامۆستایانی قوتابێکی خۆیاندا هەبێت بۆ نمونە ماوەی جارێک بڕۆن پرسیار بکەن منداڵەکەیان لە چی ئاستێکدایە تا چنەی گوێڕایەڵی مامۆستای و ئەم بابەتانە قوربانی خۆی ئەگەر بێتە سەر ڕادەی ڕاستی ئەبێت دائیمەن یعنی لە بان مامۆستا و ئیدارە و ماڵەوە دائیمەن پەیوەندیەک هەبێ ڕۆژانە بالأخص ئێستا ئێمە هەموو طرق تەواصل اجتماعیمان هەیە یعنی تەلیفۆن کراوەتەوە واتساپ هەیە ماسنجەر هەیە دایک ئەتوانێت ڕۆژانە پەیوەندی بە مامۆستاکان بکە ئەگەر تو دیقەت دەیبێتە سەر ڕادەی ڕاستی بۆ ئەوەی بتوانی نەتەوەیەکی دروستکەی کەوا سوودی هەبێ بۆ خۆی و خوێنکارێکی دروستکەیتەوە تێبگا لە ژیانەکەی خۆی ئەبێ ماڵەوە وقوتابخانة بإداري بمامۆستای شريك بن يعني العملية التربوية يعني كنظام العملية التربوية شريك أساسي كيتياي مالو شريكاتياي لروجي كان يعني خوين كار من دال وام يشكي كراوته واتي قيشتو لزور تشجارا يمن لي لما نزاني لي تينا قيشتين بلا من دال استا ما شاء الله همو تشتێک تێئەگا هەموو تشتێک وریایە بۆیە ئەبێ شەریکێکی زۆر بەقەوەت و پەیوەندیەکی زۆر بەقەوەت مابێن قوتابخانە و مابێن دایک و باوک بێ بە سەردان دایکان بۆ قوتابخانە هەستێکی زۆر خۆش و بەرزەداتە ئەو منداڵە بێ لەوەش ئاگادار دایکەکە بێ بۆ چی کێشەیەک ئەو منداڵە هەیەی ئەگەر لەگەڵ برادەرەکانی یاخۆ لەگەڵ مامۆستاکانە ڕاستەکەی ئیستا کەمەوە بووە ئەو تشتە بەڵام زۆر قوتابخانە شوێ سیاسی ئەوەی هەیەکەن بە دایک و باوک ئەی باوک چی ئەی ئێستا باوک ڕۆڵی چی دەبینێ لە هەموو ئەم بابەتانێکی ئێستا باوکش زۆر دەوری هەیە بە قوربان بەڵام لەبەرەوەی باوک سیرەکەی زۆر جا مەتەلەن سەفەرەکە زۆر جا خەریک عیش دەرەوەیە زۆر جا سیرەکەی مەشاغل ژیان بۆ ئەوەی وضعێکی اقتصادی مەتەن دایکش زۆربەی دەوامی هەیە زۆربەی عینەن مساهمە لە وضع اقتصادی لە ماڵەوە بەڵام منداڵ دیقەت یعنی ئەگەر بێتە سەر ڕادەی ڕاستی لە مەرحەلەی یەکەمەوە لە 5 ساڵیەوە تا 10 ساڵی منداڵ ئەگەر کچ بێگە کوڕبێ زۆر پەیوەندی بە دایکەوەیە بۆیە من بە گرنگی زانم حتا لەناو قوتابخانە ئیستا نظام معلم الصف بەکاربێنی تو ئەو منداڵە زۆر پەیوەندی بە دایکەوە زیاترە لە باوک دەوری هەیە بە تەکیدی باوک مساهمێکی زۆر گەورەیە بۆ تربیەت و پەروەردەی ئەو منداڵە بەڵام دایکەکە لەبەر ئەوەی لە 5 ساڵانەوە تا 10 ساڵان منداڵەکە زۆر پێویستی بە دایکەکەیە زیاتر کە لێی دا ئەبڕێ ئەچێ بۆ قوتابخانە بۆشایەک لە دەرونی دروستە بێ ئەو بۆشایە بەچی پڕەواکرێ بە متابعە مابێن قوتابخانە و ماڵەوە مابێن ئەو دایکە و ئەو مامۆستاییکەوە جێگای ئەوی گرتووە جاران ئەگەر دیقەت ئەگەر بە فکرت بێت و منداڵی ئێمە کات خۆمان لە پۆلی 1 و 2 و 3 تا پۆلی 4 مامۆستامان هەبوو هەموو بابەتەکانی ئەدا پێمان بەس وەرزشی نادا پێمان ئەوکەی دیکە هەموو یەک مامۆستا ئەیدا پێمان پەیوەندی دروستە بوو مابێن ئەو منداڵە و مابێن ئەو مامۆستایەوە کە ئەنەوە دایک دووەمی بوو
بۆیە پێتەڵێن دایک دەوری گرنگترە لە باوک باوک بە تەکیدی دەورێکی هەیە زۆر گەورەیە زۆر زەرورە بەڵام ئێستا دایکەکە دەوری زیاترە لەبەر ئەوەی ئەو منداڵە پەیوەندی پێی زیاترە بە قوربان زۆر باش مامۆستا نەزیرە محمود مامۆستا کە لە کەرکووکەوە لەگەڵ ماوەی زۆر سپاس بۆ تەواوی گفتوگۆکەت مامۆستاگیان سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵ ئێمە بەشدان